گەردەلوول بەردەوامە. دوای ئەو سەرکەوتنە گەورەی هەرسێ بەشی درامای گەردەلوول وەکو درامایەکی مێژوویی لە ساڵانی ڕابردوودا بە بەشداری چەندین ئەکتەری دیاری کورد لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان و چەندین ئەستێرەی لە بواری هونەری نواندندا دروست کرد و دەنگدانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێنا لەسەر ئاستی کوردستان و عێراق تاوەکو ئێستاش یەکێکە لە پڕبینەرترین دراما کوردیەکان بەو پێی درامایەکی مێژوویە و چەندین وێزگەی گرنگ و چارەنووسازی نەتەوەی کورد وەک خۆی پیشان دەداتەوە. پاش تێپەڕبوونی 19 ساڵ بەسەر بەرەمێنانی هەرسێ بەشەکەیدا لە ئێستادا و دوای 11 ساڵ دەرهێنەر و سیناریستی درامای گەردەلوول هونەرمەند جەلیل زەنگەنە و دەستگای میدیای کورسات سەرقاڵی ئامادەکارین بۆ بەرەمێنانی بەشی چوارەم و پێنجەمی دراماکە کە دەبێتە بەشی کۆتایی ئەو درامایە و چەندین قۆناغی گرنگی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی کوردی دژ بە داگیرکەران دەجێڕێتەوە لە نێوان ساڵانی 1982 تاوەکو ساڵی 1991. ئینشەڵڵا لەگەڵ مامۆستا جەلیلەوە داماناوە کە گەردەلوول ئاخر دوو بەشی دەستکەین بە ئینتاجکردنی و ئینشەڵڵا بە زووترین کات پەخشەکرێت لە شاشە جوانەکەی کورتسات. پرۆژەکە ئێستا بناغەکەمان داناوە لە بەشی پری-پرۆدەکشنین، بناغەمان داناوە لەگەڵ مامۆستایە لەسەر خەتین و لەگەڵ برادرانی پرۆدەکشنە هەموو وا خەریکین تیمێکی بەقوتی بۆ دروست بکەین و لەو بڕوایم تقریبا ساڵێک و نیوی پێ بچێت لەبەرەوەی ئیشێکی گەورەیە، ئیشێکی قورسە، ئیشێکی جوانە و ئیشێکە کە ینی ئەمانوێ بە هەموو شێوازێ کۆڵەتەیەکی زۆر باشی پێوە دیار بێت. ئێمە هاتوونەتە ئەم شاخە بۆەوەی بەرگری لە خۆمان و لە نەتەوەکەمان بکەین. زۆر ڕاستە کەسمان لە خۆشیان نەماناوە تەم شاخانە، ئێمەش حەزمانە کرد لە شار بووینایە و لەگەڵ کەسوکاری خۆمان ژیانمان بردایە سەر. کاگەڵۆم یەک پرسیارمەیە، باشە ئایا هەڵسوکەوتی پێشمەرگە لەگەڵ خەڵکی لادیەکانە ئەبێت چۆن بێت؟ دەست خۆش ستارگیان، بەڕاستی بیرت خستمەوە. ئێمە بە شێوەیەکی گشتی وەک هێزی پێشمەرگە بە درێژایی هەموو شۆڕشەکە قەرزارباری خەڵکی کوردستانین و بە تایبەتی خەڵقی لادیەکان. سیناریۆ نووسینەکە هێشتا دڵنیام تۆزێک گۆڕانکاری بەسەر ئەکەین لەبەرەوەی ئێستا هەر مامۆستا خۆشی مامۆستا جەلیل خۆی حەزەکە بەعزی جار دەستکاری ئینەکان بکات تا تەبعاً بەقوتر بێت ئیشەکەمان، بەڵام لە دەستەکەین بە کاستینگ بەم زوانە و دەستەکەین بە ئیشەکان تا بە زووترین کات دەستکەین بە کاتی تەسویردانین. لە بەشێکی تری وتەکانیدا دێرین لە تیڤڕەشید بەڕێوەبەری دەستگای میدیای کورسات باسی لە هۆکارەکانی دواکەوتنی بەرهەمێنانی هەردوو بەشی چوارەم و پێنجەمی درامای گەردەلوول کرد. چەند هۆکارێکە بووە، یەکێ لەو هۆکارانە ئەوە بووە کە بڕاستی هەم حیزبیان و هەم مادیان ئەو پشگیریان نەبوو کە ئەم ئیشە بکرێت لە ڕابردووە بەداخەوە. لە کۆتایی گەردەلوول بەشی سێهەم مامۆستا جەلیل هەر خەریکی نووسین بووە و ئامادەکاری بۆ کردووە و وابزانم 12 ساڵە بێت ئەگەر زیاتریش نەبێت لەوەی کە ئەوە تاوا بووە، بەڵام بەداخەوە ئەو پشگیریەمان نەبوو لەبەرەوەی زۆر هۆکار هاتنە پێشەوە، شەڕی داعش هەبوو، قەیرانی دارایی هەبوو، لە ناو مەسەلە سیاسیەکان هەندێک کێژە بوون، بەڵام سپاس بەخواوانە چارەسەر بوون. ئێستا کاک بافڵ خۆی داعمی ئەم پرۆژەیە ئەکا و زۆر سپاسیەکەین. کاک عماد داعمی ئەم پرۆژەیەکە وەکو مەسئولی ڕاگەیاندنی یەکێتی زۆر داعمی کردووە و تەبعاً دایکیشم بە هەموو شێوەیەک داعمی کورتساتەکە و پشگیری لە کورتساتەکە و ئەگەر ئەوسیانە نەبووایە بڕوام نەئەکرد کە ئەمڕۆ بمانتوانێت ئەم پرۆژەیە ڕابردوو. سیناریست و دەرهێنەری دراماکە جەلیل زەنگەنە لە لێدوانێکی تایبەتیدا باسی لە بەرهەمێنانی ئەو دوو بەشی دراماکە کرد کە بڕیارە لە داهاتوویەکی نزیکدا دەست بە کارەکانی بکرێت. ئێمە وەکو جەنابتان نەزانن و هەموو بینەری خۆشەویست و ئازیز دەزانین، ئێمە لە 2004 بەشی 1 و 2 و 3مان تۆمار کرد، بەشی دووشمان لە 2006ەوە دەست پێ کرد، لە 2010ەوە بەشی 3مان تۆمار کرد تا 2013
پێشکەشکرا بینەرێکی زۆر زۆری بوو تا ئێستاشەوە 20 ساڵە هەر خەڵکەکە داوایە کاتەوە شەری عاداکرێتەوە خەڵک زۆر داوامان لێکە کە بەشی 4 و 5 لات لەکەیەوە دەست پێکە وا ئێمە ئێستا ئەو پەیامە بە مژدەیە بە خەڵکە گەیەنین کە لەخوا بە زیاد بێ کورسات و ئیدارە و هەموو شوێنێ موافقەیان کرد کە ئێمە 4 و 5 دەست پێ بکەین چکە بینەر زۆر داوایەکە ڕەنگە لە مانگی حوت 15 دوای 15 حوت دەست پێ بکە بەشی 4 دوایی 5 هەتا کۆڕەوەکە ڕەنگە بڕوە ئەمە لە مانگی 9 دەست پێکە تاوەکو ممنوع تەجەولی سلێمانی و هەموو مەئاسات و ناخۆشی بەسەر کورد و کوردستان هاتووە بەسەر شارەکان هاتووە ئەمە کەرکووکە ئەمە هەولێرە ئەمە هەموو شوێنەکان ئەمە دووەکە ئەمە هەڵەبجەیە هەموو یەگرێتەوە ئەمەیان لە 82 ڕوا تاوەکو کۆڕەو وابزانام یا کۆڕەوە گرێتەوە یا ڕاپەڕی نازانمی تر بزای کامەیان گونجا لەگەڵ وەزعکەیە لەگەڵ گەردەلوولە کۆتایی پێێت هونەرمەند جەلیل زەنگەنە بەبایەخەوە باسی لە ڕۆڵی کورسات کرد لە بەرهەمێنانی دراما و فیلم و پشبەستن بە توانە و وزەی خۆماڵی بۆ بەرهەمێنانی ئەو کارانە کە ساڵانێکی زۆرە لە پاڵ ئەرکەمی دیاییەکەی شانی داوەتە بەر ئەو بەرپرسیارەتیە بە تایبەتی لەو کارانەی کە پەیوەندی بە مێژوو خەبات و فەرهەنگی کوردەوە هەیە کورسات هەر لە سەرەتاوە گەورەترین جوانترین باشترین یارمەتی دەر و هەوکار بۆ درامای کوردی هەر ئەو پێشی خست من بەش بە حاڵی خۆم زۆربەی شتەکانم لێرە بووە ئەمە خولە پیزا ئەمە مامەڕیشا ئەمە ژاڵا ئەمانەی تر هەمووی کە پێشکەش کراوە جگە لە گەردەلوول هەرسێ بەشەکەی کە لێرە پێشکەشمان کردووە بە ئێرە خۆشحاڵین کە لە کورسات بووە بەڵام ئەبێ ئەوشمان لەبیر نەچێت کە ئێمە ئەمانەوێ نیازمانەوەی لەمە و دوای درامای کوردی زۆر بە گەورەی و بە جوانی و بە پێشکەش بکەین وە سوپاسی کورساتەکەین کە هاوکار و یارمەتی دەرمان بووە بۆ ئێمە بەڵام نەعینی کاتە مخابن بۆ ئەو ئەوانەی کە لە دەستماندا هونەرمەندانەی کە لە گەردەلوولەوە تقریبەن 30 کەس بەداخەواڵێن یاخوا جێگایان بەهەش بێ ئەوانەی کە ماوش تەمەند درێژ بن ڕەنگە بەعزێکان بێنەوە بەشدار بن